ئەم حیزبانەی ئێستا ئەمڕۆهن هەمووی بەپێی یاسا نێودەوڵەتیەکان ڕێگە پێدراون. ئەوان ڕێگە پێ نەدراوە خراوەتە لیستی تیرۆرەوە بۆ ئەوان بەپێی یاسا نێودەوڵەتیەکان نییە. بەڵامانی ئەمڕۆ هەن بەپێی یاسا نێودەوڵەتیەکان یاسا نێودەوڵەتیەکان کێ دایناوە؟ خۆی ئیمامی عومەر داینەناوە کاک. ئەمریکا و ئەوروپا دایانناوە، رووسیا و سین دایانناوە، شیوعیەت و بوزیەت و یەهود و نەسارا بۆیان داناوی، مشریکین بۆیان داناوی، کوفار بۆیان داناوی. دەتۆ ئەچی خۆت تەنزیمەکەی لەژێر یاسا و ڕێساکانیەوەنە؟ ئەوە عینی بردنی حکومە بۆ لای تاغوت، تەواوی بردنی حکومە بۆ لای تاغوت کە خۆی پەروەردگار ئەمری پێکردوین کافر بین پێی. جاخوای پەروەردگاریش فەرمێ ئەگەر شوێن هەوا ئارەزوی ئەوان کەوتی وەکو ئەوانت کرد ئەگەر پێغەمبەریش صلی الله علیه وسلم خوای گەورە نەسەر خانە پشتی شەگرێ. وە بینین لە هەموو عالەمە حیزبە ئیسلامیەکان لەژێرەوەن، دایمە کەمینن. بەهۆی ئەو تەفرەقەیانەوە شوێن کەوتنی هەوای یەهودەوە خوا زەلیلی کردوون،